بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی نوێدا و لە ئێوارەیەکی تری ڕەمەزاندا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستانم ئەمڕۆژ لە ناوچەیەکی تری کوردستانین. پرۆگرامەکەمان لە ناوچەی هەورامان چاکگەین ئەمڕۆ، واتە لەوێ بەرنامەکە پێشکەشەکەین لە یەکێک لە گوندە زۆر جوانەکانی ناوچەی هەورامان کە پێگوتێت دەگا شێخان. دەگا واتە دێ. هیوادارین ئەوەی کە پێشکەشتان یەکەین لەگەڵ سروشتی هەورامان گونجاو بێ. سروشتی هەورامان سروشتێکی زۆر تایبەتە، سروشتێکی زۆر جوانە. خۆ ئەگەر ئێمە نەتوانین سروشتەکەی وەکو خۆی بگوازینەوە ئەوە بە دڵنیاییەوە ئەوە ئێمەین کە نەمانتوانی وەکو پێویست بین. ئەگەنا سروشتی هەورامان بۆ خۆی سروشتێکی تا بڵێ جوانە. هیوادارین ئەوەی کە ئەمڕۆ ئێمە پێشکەشان یەکەین، یعنی بەرنامەیەک بێت کە ئێوە کە بە دیارەوە دانیشن لانیکەم زەوقێکتان پێ بدە، لانیکەم تۆزێک دوورتان خاتەوە لەو جنجاڵی و لەو بێتاقەت و لەو بێزاری کە هەیە. ستافی ئەمڕۆمان لە بەڕێزان کاک ڕێبوار و هەروەها کاکە هاوکار پێکاتوە. ئەمڕۆ کاک کارزانمان لەگەڵان نییە فلای کامەکە هەڵسێنێت و سروشتەکەمان لە بەرزایەوە پیشان بە کاک محەممەدمان لەگەڵا. کاک محەممەد تۆ بەخێر بێ. کاک محەممەدی کوڕم تەمانە ڕاتوە لەگەڵمانە بۆ بەرنامەی ئێوارانی ڕەمەزان. تۆ بۆچی هاتووە ئەمڕۆ؟ هەروە لەگەڵ باوکتا هاتووە حەزەکەی لە بەرنامەکە بەشدار بی؟ لەگەڵ باوکم. دەبکەواتە با بڕۆین بێکەوە بڕۆین بۆ دەستم بەرێ با بڕۆین بۆ دەگا شێخ. خۆشەویستان لە ئەو لادیانەی کە ئاودارن هەمیشە ئەم جۆرە کانی ئاخۆن ئەم کانی لەیە یاخود لە هەندێک شوێن پێگوترێ ئەم جۆرە کوێرەکانیە هەیە، ینی لە چەند شوێنێکە، بەڵام خەڵکی لادێ هەمیشە لەو خەڵکانن کە خزمەتی ئەم جۆرە ئاواکەن، واتە ئەم جۆرە سەرچاوەیەکەن بۆی بە فێڕۆ نەڕوە. ئێستا تۆ سەیرەکەیت ئەمە ڕەنگە لە شوێنێکی دوورەوە ئەم ئاوە هێنرابێ بۆ ئێرە بۆی کە لێرە بێن ئیسفادێکی لێ بکەن لەم سەر ڕێگایە کەسێک ڕێبوارێک دێ یاخود چاخانە و ئەو مەتعامانێکە لەسەر ڕێگاکەن دەکرێت سوودی لێ وەرگرن یاخود لێرەوە کۆ بکرێتەوە بۆی بۆ ئاسانی بچێت بۆ باخچەکان. بۆیە ئەم جۆرەکانیە بەم شێوەیە وەکو سیرەکەی بەلو ئای بۆ ئەکرێ یاخود با بڵێن جۆرجار دۆڵی بۆ ئەکرێ ئاوەکە کۆ کاتەوە بۆی حیوانیش لێ بخواتەوە. ئەمە لان پلوسکە بەیانی بە کوردەکەی پلوسکیان بۆکردەوە بۆ ئەوەی کە ئاوەکە کۆ بێتەوە لێرەوە وەکو دەرچەیەک دێتە بێتە دەرەوە و سوودی لێ وەرگیرە و جوانێکی زۆریشی بە شوێنەکە بەخشیوە. يا قربان السلام عليكم. باب نجيب بهم ألي دانش ناكري شوني بقربان ماشي دوتو دانش دوتو ورا وتشي خل نويت تلبيت مالا ولي سني لا زانكو اوه تو خوين كاري زانكوي اه بعدين اي تو كاك خوين كاري علوم سياسه مرحله عزم الله بيني دو يني تشاك دانش تو مالا علوم سياسه الجناب تشي زمان انجليزي وبويا اذا كشت بلا خلشيرن بلا اي لقرب مزانتي شو الحمد لله باش او لا انجليزي كبر جوا بزين علوم سياسه شي مش بروش مشكل الحمد لله. لا سليماني يا لا هلبجه سليماني بس سردان هاتونو يا يتبطوبون بس سردان هاتونو تو شي ما امتحان معنا يعني مالطان ليري بلا
هەورامی زیرەکەن قسەی خۆمان بێ هەر زیرەک وەڵا هەر بەجددی بە ینی زیرەکەن ئێستا هەروە بووە دەی خاسەگیان تۆ قسەمان بۆکە لەسەر چی مامۆستا تۆ سەر ئەوەی کە دێنەوە خەریکی چییە بن لێرە وڵا هەر هەنێ جارە بە ئیش و خوێندنەوە تەواو زیاتر لە بواری ئینگلیسی خوێندنەوە کە لە سلێمانی تەمان لە داخلین وەنیە بەڵە بیری ئێراکەن ڕاتنە چوار ساڵ لەوێ ڕادەی باشە وتم ئێرە سروشتەکەی جوانەوە ڕەنگە ینی بیری ئەم سروشتە بکەن بیری ئەم ئێستا دایلۆگی خەرجی دایلۆگێک بۆ خەریکی قسەکردن لە مێنی خۆتان باسی چیتانە باسیەوەی بەیانی کەی ڕۆیلەوە ئێگزامشتمانە ئیمتیحان بۆ ئیلتیزامیش هەورامی ئاوا مەزبوطە تۆ ێستا بەتەمای کە ئیشەڵا تەواو بووی چی بکە علوم سیاسە خوێنی ئەو کاتابی بە سیاسی وەڵاکە بتوانم بخوێنمەوە بۆ ماستەر و دکتۆراش ئەکە هەلە بخلص تۆ یەکشتم پێ بڵێ زانکۆ یەکێک لە مەهیمەکانی ئەوەیە کە لە دنیا گۆڕانکاری گەورە دروستەکە وانە قسەکەم تەواو یانە تۆ ئینشاءڵڵا ئەوە هیمەتێکی گەوراکەوە بەتەمام ماستەر و دکتۆراشی ئەی دوایی پێم بڵێ دوای چیەکەی ئەی دوایی نابێت تۆ شوێن پەنجەت هەبێ ئەی دوایی نابێت تۆ کاریگەری کێشەی زانکۆ ئێمە تەلەبەی فاشلیزم بەرەمێنێ نەک تەلەبەی ئەکتیڤ بەرەم بێنێ تقریبا ئێستا هەرچی مامۆستای ئێمە هەمووی حیزبی حیزب فەرمانی پێنەکە هیچ ناکە کاکە قەی ناکە با حیزبی بن بەڵام معریفە ئەو زانستیان هیچ ناکە ئێمە شتەکان ئێستا ئێمە دەردەکمانێتان تیۆری هینە تاریخی بەسەر چوە تیۆرەکە باسی ماکندەری نوێەکە و سوپایکمانەکە و هتلەر چۆن داگیری ئەمان بەسەر چوون ئەبێ ئێمە سیاسەتی تازە بخوێنین باشە خۆگەرۆک و ڕگەزێکی سیاست بەس قسەکردن لەسەر فاشیزم بۆ نمونە ینی ئەگەر ئەمە بە زوانەیەک بێ مثلا باسی دیموکراسیت و مافی مرۆڤ و ئەمانش بێ قەچەکە لە تەنیشتە بە ئینسان لەش گرنگە بزانە فاشیزم چۆن دروستە بێت وایە گرنگە چۆن دروستە بێت بەس ئێستا بێ سەرەتای تبزانی سیاسەتی ئەمریکا چۆن بەرەو پێڕەچی باش رووسیا چۆن سەرکەوتەوە ڤلادیمیر پوتین چۆن توانی سەرکردایەتی بکاتەوە بەسە پێویست ناکاتەوە بڕی مۆسۆلۆنی و هتلەر و چەرچڵ بخوێنی ڕاست ئەمانی تازە ناخوێنن ئێوە ئەو ینی لەو زانستە تازانش ناخوێنن ینی باسی ئێستا من مەحەلەسێم زانستی تازەمان نەخوێن ئەی تۆ بزانام لە بەشەکەی خۆت ڕازیت لە ئینگلیزی ڕازیت باشە کە دوای تەواوی تۆ چی لێ دەرەچێت وڵاوەیە دەبێت لێ مامۆستایی یاخود وەرگێڕی لە کەرتی تایبەتە زیاتر ئەو هەلەیە هەبێت بەڵام ێستا نییە باشە تۆ لەو بەشای خوێنی کە گرنگی بە زمان ئینگلیزیە ئێستا ئینگلیزیەکەت باشە ئەتوانی هەندێک قسەم بە ئینگلیزی بۆ سڵاوێک لە بینەرانی من بکە بڵێ پێم خۆش بۆ کام ئێوارێ بەرنامەکە هاتووە بۆم گوندێن Hi everyone, today I'm very happy with this gentleman to talk about something that we talked about Ramadan and some special things about that we are going to Slemani tomorrow. Thank you very much. باشە یعنی ئینگلیزیەکەی منش خراپ نییە دێ باشە ئێستا بڕیارتان هەباری کەی بڕۆنەوە دوای نوێژ بێنی بۆ کۆنکرێت ناچین بەیشی خەباتە ناچین تۆ دوای نوێژینیەوە ڕۆڵە باشە ئەم ساڵ چەند تەماوە تەواو بن ئەم ساڵ تقریبا ئێمە دوو امتحانمانکەوێتە دوای جەژنەوە ینی 26مان امتحانەکەین تا 9 مانگ خوێندن کاریگەری لەسەر ڕەمەزانوانە یاخۆ بابە پێچوانەوە بڵم ڕەمەزان کاریگەری لەسەر خوێندنیەوە هەیە پێتابانێت چۆنیانی لە چ ڕوانگەش لە ڕووی تاقەوە لە ڕووی تواناوە ئەو توانایەوە هەنێکی بەڕۆژوو کاتێ بەڕۆژوی هەنێکی بەسکین ئەچێت بەس ئەتوانی ئیسفادەیە ئەزانی چۆن بکەیت ئەوەی کە بۆ بێتاقەتی مێنێتەوە زیاتر پێوەستە بە دوانیوەڕان ئینسان ینی تۆزێک بێت بێتاقەتی بێزاری بۆ دروستە بێت خۆکرێ ئەو کاتەکانی تر پێشنیوەڕۆ دابنێ مەسەن کۆشتەکەی خۆتکەی دوایی لانی کەم بۆ ئیسراحەت ئێستانی وەڕوان بۆ کولتور پێشنیوەڕۆ بخەوێت کللتورەکە کەواتە خۆی کێشەکە لە ڕەمەزان نیە کێشە لە تێکشکاندنی کللتورەکەیە کە بە شەو ناخەویت بە ڕۆژ قەرەبووی بکەیتەوە نیە ئەی تۆ چیڵێ لەگەڵ کللتورەیەوە ئەوە تا خوای گەورە فەرمێ وەجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا ینی ئێمە ڕێک پێچوانەیەکەین ئێستا پێش نیوەڕوانی شەڵاسم هەنێ ساویش دەکەم دام ناوە بەرنامەکە بۆ خۆم ڕای تۆش وایە کە ڕەمەزان کاریگەری لەسەر
خوێندنەیە وەڵا هەیەی بەس ئەوەنە زۆر ناوڵی ناتوان ڕۆژەکە بکەن هەیەی بەس زۆریش ئێمە بۆ هیچمان ناوێ بە هیچ ڕخنە لە مێژوومان ناگرین هەر نەتەوەیەک ڕخنەی لە مێژووی نەگرت هیچی ناوێ بە هیچ ئێستا ئەو ئەڵمانیا ڕخنیان لە مێژووی کرد کە هیتلەر کەسایەتیەکی دیکتاتۆر و بەدەوە ئێستا مێرکل لە شوێنی هیتلەرە یعنی ئەگە ڕخنە بگری لە مێژووی خۆت وڵاتەکەت پێشەخەیت بەڵام کێشە ئێمە ئەوەی ڕخنە لە خۆمان ناگرین حل لە سەرەتاوە هەردوو دژمنتاری بۆ دژمەکە تا ئێستا هەروایە کاکە من ئێوە ماندوو کرد زۆر خۆشحاڵ بووم زۆر خۆشحاڵ بووم دەستان خۆش بێت زۆر سپاس کاکە چۆنی چاشی باشی بە مەرحەبایەکەت بکەم چۆنی ناو چییە کاکە محەممەد چۆنیت لەگەڵ ڕەمەزانە باشی زۆر باشە بە ڕۆژوو شکوروەنیە هیچی لێ خواردووە ئای دەستخۆش ئەوە مەمەزمان قسەکە لەسەر ڕاستگوتنە چەنە لێ خواردووە سیانی لێ خواردە چییە چووی بۆ ئیش چی نەخۆش بووی چی گورچی لە زایفە ئیشاڵا دوایی بە شوێنەی بیگرەوە باش هەمووی لەسەر یەکنە ئاوا توانی لەو کاتانە بە تابەتی کە ڕۆژگار کورتە بیگریتەوە ئەو کاتانە باش زۆر باشە بە هەورامیش قسێکە لێ برسم کوڕ و کێکن شتێکم لێ زانی شتێکم لە زانی بە زۆر مەزبوط نەبووانێ دەست السلام عليكم چۆنی دادەجان باشی سەحەتی چۆنە چاچی دەنگ و باسان باشن وەزتان باشە لەگەڵ ڕەمەزانە چۆنن شکر باشن مادیقەکەتان خۆشە پێ ڕەمەزان زۆر هیلاکان نەکات الحەمدولله دەی موفق بن ئینشاءالله موفق بن سپاس دەکەین خوا لێتان ڕازی بێ مەمنونی سپاسانێ قوربان سلام علیکم خۆ دەرمان ناکەی کاکە یعنی خۆ هاتوین سلام علیکم چۆنی قوربان باشی دەنگ و باسان باشن وەڵا خاسم الحەمدولله وەلەو هەورامیەکەم دووکەڵە کاگەر وەڵای قوربان دەی ئیتر تەمەنەکە شکور هەیە يعني خفت شي خوارد خفت والله تو سيريكا بامشتك ما فرصت يزعلم من كهات مناو إشي إسلامي وريشم نبو وكو إيرم بو همو يعني دمو تشاوم كي هاي تور إسلامي صالح هشتاوسي دواي ريشم دواي تو سيريكا بحكاتك خوم طاوكا دواي هو لناو مقرة لدواي الرابرينكا ريشم هات ئەوە تا ڕیشم لەناو کاری ئیسلامیا سپیکرد خەڵک ئەگەر با بڵێن زۆر جارە ئەڵێ وڵای من لەناو ئەم ئیشە ڕیشم سپیکرد بەس من الحەمدولله ڕیشم هات ڕیشم سپیکرد ئەگەر بۆ خوا سپیکرد بێ قازانجەکەی وەڵای جا هەر بەتەما ئەوە ئێزان دڵەکان حەز ئەگەر ئەو دڵی تۆ بەرەو خوا ڕۆیشت هیچ مهم نییە حیچ مهم نییە با بزانی مهم ئەوێت تۆ نەزە دەکەی نە دەنگ بێنی نەیهێنی بەلا تو احتیادی بێ زۆر باشە با من پرسیاری لە تۆ بکەم من و جەنابەت یەکەم جارە یەکتر بینی وانە لەوانەیە خەدار بینی یەکترمان بینی تۆ زۆر بینم ڕاست دەکەی جوانە ڕاست دەکەی قسەکە لەسەر ئەوەیە دەم و چاوم لە ئەهلی باشە چیا لە ئەهلی خراپ خاترم مەگرە نەوەڵا خاترم کەس ناگرێت سواتم لە زوێ ئەناسم زۆر باشە هەستاکان ئەناتاناز هەر کەس مسلمان دیارە بەلەسەر نووشاویان مسلمان متەوازێعە مسلمان فقیر حاڵ زانی جوانە زیان بەخش بە کەس وانە مسلمان مؤدبە حل لە دوور هذه السلام عليكم دەم بە پێکەنی دەی خاسەگی
خاص یا خاز نییە خاسەوەڵ تۆ خۆش بوو خۆزابەتم پێم خۆش هیوای سەرکەوتن سپاس دەکەم سەرکەوتن و خزمەتی سپاس دەکەم با بزانین لە دەرگاشەکان لەگەڵ ڕەمەزان وەزعی ڕەمەزان چۆنە لەخوا بێت ئێمە ئەگەر پرسایی دێمان کەی هەر هەمووان بە ڕۆژی ماشەڵڵا لەوانەیە نازانم بڵێم دووسێ کە چوارکە بەژن و بە پیاو بە ڕۆژی شکری خوا ئێتر یا فێربووی نازانم یا بە ئیمانین هەر ئازانی چی با ئێوە بە تایبەتی ئێوە شێخە دێوە نیە یعنی دەرگا شێخان ناو براشینەکەم یان مەبەستمەوەیە هەمیشە ئێوە خوێنەوار بوون خەڵکی دینداری تیا بووە هەمیشە ئەم ناوچەیە جوڵانەوەیکی دینی تیا بووە کاکەوە بیارە لە تەنیشتان مەدرسەیەکی گەورەیە قوتابخانەی دەرگاش هەر مەشهور بووە لەسەرەوە هەر بووە مەبەستمەوە ئێوە لەوانەیە دینداریتان لە پێش خەڵکی تری نا هەر بووە ئەی بەر و بازاڕت بەرو بازار وڵا ڕەمەزان هەر کەس باش لەخوا بەزیادێ دانیشین بێتاقلیوە دانیشین حکوومەتە ڕووکەین تشکیلەکەین هەر ڕۆژێت بەفتوێکەین بسەعبەریوەێت دیاتەوەکەیت خۆش بوو سپاسانەکەین چۆنی قوربان دەنگ و باست باشی وەزە چۆنە شکر باشی دەنگ و باست تەندروستیت ئێمە تەلەڤیزۆنی پەیامین ئەم ئێوارەیە هاتوینە خزمەتی ئێوە دەمانەوێت بەرنامەیەک چاکەین لەسەر ئێوارانی ڕەمەزان بزانین لە گوڕی دەرگا شێخان ڕەمەزان چۆنە گوزەرێ لێرە هەموو بە ڕۆژون الحەمدولله هەتا عەلەیکوم سەلام و ڕەحمەت وڵڵا چۆنی قوربان سەحەتت چۆنە چاچی خوا لێ ڕازی بێ چۆنن بابە باشن چاکن تۆ ناو چییە؟ سارا ئافرین ئەی تۆ کە جوانی ناو چییە؟ ئەوە مێشوو لە خواردوێتی؟ کاک حاجی کوتە ڕەمەزانەکە خۆشە عەلەیکوم سەلام قوربان سەحەتان باشە چاکن شکر خوا لەتان ڕازی بێ باشن شکر دەنگ و باسی ئێوە شکر باشن میوانداریمان ئینشاڵڵا قبوڵەکەن ئێمە مێوارە هاتوون بابا لەگەڵمانە با قوربان سوپاس دەکەین شەوە ڕۆینەوە بەڵام توا وەڵاهی خۆ بە قورئان خوڵقەکەشی چاکە حەقی خۆیەتی حەقی خۆیەتی ئەی دەنگ و باسان شکر باشن ئیش و کارتان هەیە بە ڕۆژێ هیچ ئیشمان هەرخەوتن هیچمان نیە توا وەڵا خەریکی باخۆشتین و مەبەستم وایە ئێستا لە هەندێک شوێن ئیشەکرێ ینی بەیانیان تا سەعات ئیشەکەن ئیش نییە وەڵا ئێستاژنی حالم بە ڕەمەزانە ئێوە خۆتان نایکەن ئیشەکەشمان نیە ئێوتم ینی باغ ئێستا هیچ جیاگژ و شتیانە پاچیکەنەوە بۆ مەسەلێ کرێکاری میرەکاری هەڵێنە نائیشی باغ هەموو بەس باشە لێرە کرێکاری هەیە نەوەڵا نییە وەڵا بە شەو تۆگە باروشت هەیە وڵاتداری خەریکی وڵاتداری باشمان هەیە گەنجەکان باشە لەوێ وڵاتداریشی دەکەن ئەی ژیان لێرە بەچی بە ڕێواچێ وەڵی بڵێن چی بەخوام دێسە حاڵیان سەرحیوانی تیانە دوو حال بڵێ ئەو هەموو شافداخە هەمومان بخوا هەمومان قەڵبین هیچمان پێ باشەکە هەندێک حیوانی وردە هەر بۆ سپیاەکەی خۆتان مانگایەکمان بۆی هەر باش بوو حیوانیە کاکا بە هەر بەرەڵانکەن ئەو پشت ماڵ وشتە دەخوا مۆفەقتان کە ئینشاءڵڵا لە نوێ دەست پێ بکەن و ئینشاءڵڵا ئێوە تۆزە بجوڵێن و هیمەتێ بنوێن ئینشاءڵڵا بەش خوای گەورەش بەرەکەت بەرگەنجەکانمان ئێمە خەریکە تەواوە بین نا ماشەڵڵا بۆچی ماشەڵڵا خەڵکی هەورامان تەمەنیان الحەمدوللا هەتاکو ئەچێتە سەرەوە ماشەڵڵا هەر جسمیان ڕێک و تەندروستیان باشە ینی زۆر ئێسم ماڵەکەمان نەردوورە گەر بێنە هەر بێن بۆ مزگۆدەوەمان بەسە ئەگەر مەسەلێ دەیخوا لەتان قوبڵکە خەریکی نوێژی عەسرن فەرمون ئێمەش دێنە خزمەتان ئینشاءڵڵا فەرمون چۆنیت باشی ناو چییە؟ بەڵێن کاک بەڵێن چۆنیت؟ خۆش ئەمە ماڵیەوەیە؟ بەڵێ کاک بەڵێن بە ڕۆژویت؟ ناوەڵە ناوەڵە بە ڕۆژوی تۆ بۆ ناگیرە یا نەخۆشی چی؟ هیچ بۆ ناگیرەوە دێ؟ بەڵێ باشە بە تۆزێکیکە گەورە بی ئینشاءڵڵا دوو-سێ ساڵی تر بۆ دەگیرێ باشە؟ بە قوربان لەگەڵ ڕۆژ و لە ڕۆژەکانت چۆنی؟ باشی؟ ینی بە ڕۆژویت؟ باش ئەی تۆ؟ تۆ ناو چییە؟ محەممەد کوڕکێن؟ من کوڕ سەریاسی سەریاس لێ خاستەکەن بابزانم ئەمە ساخسە شتانم پێە بێ بیبەخشم ئەی بەخشم
شتێکی هەورامیمان بۆ بڵێن دەی دەی چێ توانە شتێکی هەورامیمان بۆ بڵێ دەی حەزت لە کامەیە حەزت لە کامەیە هەڵگرە دەی ئەمە حەز لێیە ئەمە حەز لێیە ئەو بۆ تۆ زۆر باشە دەی شتێکی هەورامیمان بۆ بڵێن دەی ها هەر هیچ نازانی ها ئەگەن گویانی مەزانی حەزی لە گۆرانیە تۆ حەزت لێتی خوا دەبا ئەمە بم بە تۆ ئەمە ژێم بە تۆ ئەمە ژێم بە تۆ ئەمە ژێم بە تۆ ئەمەش بۆ تۆمە ئەمەش بۆ کچە ئاقڵە جوانەکە کەواتە با هەمومان سەلامێک لە بینەرام بکەینە لێوە دەی 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 هاڵە دەی ئەی تۆ پێم بڵێ لەگەڵ ڕۆژوە چۆنی وەڵا باش باشی خۆ بە ڕۆژویت ڕۆژوگرتن لێرە سەختە نەوەڵا خۆشە سەخت نییە ئە تۆ کاگەر هەرمانن نەبێ بەردەنی خۆتانەڵێن ئەگەر ئیش نەبێ بخەویت و هەر وەختێکە ویست هەستیت و پیاسە بکەی بە باتۆڕ و حتمما ڕەنگەش ئەنی ئەوە هیلاک نەبی نەوەڵا هیلاک نابوونەوە ئەی ئێوە مسابقە شتیت ئەەکەن بێکەوە نەوەڵا تااقەت هێشتانەمانی خوا باشەڵا بازوو ئەوانە شتینە پێچێت تەمرین وشتووە بکەیت بکەیت جارجار جارجار چۆنە لێرە کات بە چی بەسەرە بەر لە دەرگاشەکان دێکی بچووکە وانە لاوانەیە کۆمەڵە بەتەعەم شتی لێبێ بەڵام ئایا بەشی هەموو هینەکەکە ئەو هەموو خەڵکە بکات بخاتە ئیشەوە وەڵام باشە خەڵکی وایشی مادەمەکەی وایە لە باخە ژەکە هەر دانەی لە شوێنی ژەکە دێخۆ باسە ناوانی چاکیش کرد وەزن چۆنە شتە باشی دەنگ و باسە چاشی باشی ئەمە ئێسترە وەنیە لە هەندێک شوێن پێڵەن قاتر وایە قاتر لە منتیقی گەرمان پێڵێن ئێوە ئێستری پێڵە وەنیە باشە ئێوە چی چی ئیشێکی پێەکەن ئەمە ینی ئەوەی کە ئەم دیواودی پێەکەن بەس باشە پشتی زۆر پاک دیارە ئەڵی کورتان نەکراوە وایە تەمان خۆشەویستانێکێک لە مهمە و لە گرنگی ناوچەی هەورامان یاخود ئەو سروشتێک کە هەیە سروشتێکی زۆر سەختە ناوچەیەکی شاخاویە تەمان لە هەورامیەکان زۆر ئازان بۆ بنیاننانی باخ و باغداری ئێستا تۆ سەیریکە لەم شوێنە سەختەیە ئەگەر دیقەت بدەیت ئەگەر کامێرەمانی هاوڕێم بتوانێت وێنەکەمان بۆ بگوازێتەوە هاتوو کەڵەچێکی زۆریان کردووە بەردێکی زۆریان سەریەک ناوە هەتاکو تەختایشان دەست کەوتووە خود دوایی ڕەنگە گڵشان تێکرد بێ خود گڵشان بۆ نابێ بەس لە پێناوی ئەوە کە درەختی لێ بڕوێنن ئێسام هەنجیرە لێرە بە زەحمەتێکی زۆر ڕوێنراوە ئەگەر لە شوێنانی تر ئەم هەنجیرە خەڵفێک بێ شوێنێکی بۆ تەرتیب بکەن و بیچەقێنن ئەوە لە هەورامان پێویستی بە زەحمەت ئەمە پرۆسێکی زۆر زەحمەتە ئەبێ لەم شوێنە سەختانەیە جارێ شوێنێکی گونجایی بۆ دروستکەی بە زەحمەتێکی زۆر ئەنجا درەختەکە بنیاد بنەی کاک عەبدوڕەوف ئەگەر سەیری ئەم کەڵکردناکەیت ینی ئەمە ڕەنگە کەسێکی ئاسایی کرد بێتی وانە خۆوەستا نەبووە وەستا نەبوو کەسێکی ئاسایی کردوێتی تابان لەم شوێنە بەرزەش دیسان وەکو وتمانەوە تاوە گوێزە گوێزیان لە بنیادناوە هەڵوژە خەیسی ترێ
بەس چییە ینی ئەمە سروشتەکەی زۆر زۆر جیاوازە لەگەڵ شوێنێکا کە ئاسانکارێکی زۆر بۆ کراوە شوێنەکەی شێوەیەکی سروشتی گونجاوە بۆ دار و درەخت و هەر ئەوە ئەوێ شەتڵەکەی لێ بڕۆنی بەڵام وەکو وتمان لێرە بە زەحمەتێکی زۆر باخ بنیان دەرنێ بەڵام سەیرەکەی باخێکی زۆریان هەیە. یەکێک لەو شتانەی کە لە هەورامانە دەبینرێ پێشتریش باسمان کرد بۆ مەسلەی باخداری بەڵام دیواری خانووە ئەم دیوارە جاری وایە لە هەندێک شوێنە ئیبینی لەمەش جوانتر دانراوە یعنی ئەڵەن لە هەورامان گرە و کراوە لەسەر وشکەکەڵک کە بەم شێوێ دایبن ئەمە وشکەکەڵەکە کە هیچ چیمەنتۆ و قسڵ و گەچێکی تا بەکار نەهێنراوە ئەڵێن وەستا هەبوو کوتێتی گرەوەکەم لەسەرەوەی کە مشک نەچێتە ناوی ینی بە مەرجی ئەوەی بە شەرتی ئەوەی کە مشک نەچێتە ناوی بێ ئەوەی چیمەنتۆ یاخود قڕ یا گەج بەکار بێنرێت. کاک عەبدوڵڕەوف ئێستا لە منتیقەی هەورامان ئەم جۆرە کەڵەکە بەکارهێنرێت؟ ئەمەی سێ خانوو لە تەوێڵە خانیان کردووە کاک لە تەوێڵە کردویان ئەسڵ مشکی ناچێت ببینێنە بەردەکان مەبەست وایە لە منتیقەی هەورامانە تا ئێستا ئەم جۆرە بەردە بەکارهێنرێت؟ زۆربەی خەڵک بەکار ئەم بەردە ئەم منتیقەیە یاخود بەردە ئێرێ ئۆپشیان نەدایسە ینی ئارکانە بەردی خۆیان لێ بەردەکە هەیە بەڵە ئازی خۆیانەوە بە شۆفڵ حەفارا بەردەکان جگە لەوەی کە زۆر جوان دانراون چنەوە کاکن بەڵێ بەردەکانە چنەوە وەکوین لە قاری دەیەکەن قوربان سلام علیکم چاکیش کرد دەنگ و باست باشی وەزە چۆنە کاک قادر وانە ئەو باخای سەرەوەیەوە وانە دەیخوا ئەوەدانی کە ئینشاءڵڵا دەنگ و باسان لەگەڵ ڕەمەزانەکەی چۆنن باشە بە ڕۆژی ئیشەکەن هیچەکەن ئیش و کارێک شتێک خوا ڕەمەزان بەسەر سەرمانە مەبەست وایە هەندێک لە گەنجەکان ئەڵەن ئیشمان بۆ ناکرێ بەڵام خەڵکە بە تەمەنەکە تۆزە بەورەترە نەبوو من جوڵە جوڵم نەکەم ناتوانم ڕۆژێ بگرم ئەی کوڕەکانی ئیشەکەن لەگەڵ تا لەخوا بە زیادی باشش الحەمدولله تۆژی شەکەی من نەوەڵا هیچ سەردان هاتوومەتەوە ئەها بۆ سەردان تۆ ماتۆڕت هەیە من نەوەڵا ماتۆڕێکی زۆرە بیرم وەڵی من ماتۆڕ سیارم پێ ماتۆڕم پێ سیارت پێ ماتۆڕ پێ باشە حەزە سواری ماتۆڕ ناکەی خۆ بەرەوەڵە حەزی یەکەم بەس نیمە ینی لە کەسی ژوەر ناگری وەڵی نەوەڵا ئیشم پێ نیە وەری ناگرم دەی باشە ئەمە بەدەست هێناوتانە ڕوانوتان دەچی ئەسانەکە باشەوە چەندێک خۆیەگرێ ینی هەموو ساڵە هەڵەیاتەوە لێرەش هەموو ساڵی هەڵەیاتەوە فایزیش گوڵەکە لێرە بەڵێ هەر سوور هەڵاڵتان هێناوە یا شتی تریش ئەوە هەر بۆ نوێکەمان هێنەوە بەس هەورامی زۆر حەزیان نە سوور هەڵاڵەیە وایە شتێکی خۆشە بۆنی خۆش بۆنی خۆش بەس منەوە زانی هەر یەک ساڵ کەی هێنن ئێڕێنن دوایی بۆ ساڵی ئایندە ناڕێت هەرەمێنێ چۆمان کەوتە ناوی و لەگەڵ گەڵاتەرامێنێ جلو بەوەرگو ئەتەشێکی زۆر جوان و ڕێکت هەیە تۆش لە شارەوە هاتو یاخوا لە لادێ بەم شێوەیە شارەوە هاتووم بەڵێ لە شار ینی لە سلێمانی بووی ناکرد لە هەڵەبجەوە لە هەڵەبجە خوێندکاری ناوەڵە ئەی چێکی کاسبم دوکانداری بەڵێ ئەی چییە بۆ سەردان هاتووە بەڵێ بۆ سەردان هاتووم ماڵی خەزوورم دەی باشە بێ قوربان بۆیە وتم ئەگەر لە لادێش ها بەم شێوەبی وەڵی شار وایە تۆ
تۆ هەڵەبجەیە هەورامی من دایکم هەورامیە باوکیشم کوردە خێزانەکە و خێزان هەورامی زۆر باشە باشە زۆرتر مەیلت بەلای هەورامانە دەنگ و باسە شکر باشە وەزتان باشە سوپاسانەکەی خۆلەتان ڕاستی بیاخۆ سوپاسانەکەن سەلامەت بنیاخۆ لە شوێنەکانی تر بینیمانە ژنانیش زۆر ماندوون لەگەڵ پیاوانە کە باخداریەکەن ڕۆژانەکە هیچەکەن ئەمانیش دەچن بۆ ئیشکردن لەگەڵانە با بزان لای ئێوە چۆنە ئێوە بە زۆری چ دەکەن ئێستا بۆ نمونە لە منتیقەی شارباژێر ئەگەر پیاوەکان خەریکی بزن مێوە هەڵپاچین بن ئەمان ئەوەی کە لە میێوەکانەکەنەوە ئەوان کۆیەکەنەوە با بزانین لە مەتیقی ئێوە شوێنەکەتان سروشتەکەی جیاوازە ئێوە چی ئیشێکەکەن ئێمە شان بەشانی پیاوەکانمان ئیش دەکەین ئەگەر یعنی پێویست بکە باشە پێویستکە بە پێویستی خۆمانەتوان یارمەتیان بێن باشە ئەی ئێوە بۆ مەسلەی خواردن دروستکردن و ئەوانە چ دەکەن ینی گەنجی ئێستا تۆزێک لە خواردن ناڕازیە و خواردنێک ناخوا ئێوە بەدڵی مناڵەکان خواردن دروستەکەم باشە با پرسیارێ بکەم قەت بووە لەسەر تەکلیفی مناڵەکان مەسەلەن ئەگەر داوە شتێک بکەن تووڕە ببی بڵێ وڵایی ناکرێتەوە جاری وایە بڵێ ئەبێ بڵێ بەس زۆر زۆر لەگەڵ دڵیانە بموڵە باشە لە مەسەلەی تاعاتی مناڵەکان ڕازیت والله رازیم باشە باشە بەس زۆر لەگەڵیان ئەڵێم ئەی مناڵەکە خۆشکور ڕۆژەکانیان بە تەواوی گرتووە باشە لەخوا بەزیابێ الحەمدولillah بە ڕۆژێش مادام وایە ماندویان مەکەن بە ئەوە نەماندوون بەخوا تا سەعات دووە خەون سەعات دووە لە نوێژی نیوەڕۆکەن شەوە خەون نازانام یان ئێستا بۆ ئێستا بخەری کەس ناخەوێت پشتی ئێمە هەوارە بەردەی پێڵێن شاخە هەوارە بەردەی پێڵێن بەس پشتمان ئەو دیومان هانەگەرم وڵەیە خاکی ئێرانە بەس ئەو کەژانەی خاکی ئەو ئێران زۆر شتی چاکی لێیە لەوێ شتی چاکی زۆری وەرە کاکە ئەو ساڵێ وەڵای ئینشاڵڵا بەخس بخوا لەوانە سێ چوار ڕۆژی پێ بچێتە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا. ئێوارانی ڕەمەزان هەموو کەسێک پێویستە ڕۆژانە کووپێک شیر بخواتەوە.
شیری ئاڵتونسا دوای ئەنجامدانی پشکنین بۆی دەرکەوتووە لە 100 سروشتیە و هیچ شەوریەکی لێ ناگیرێت. هەروەها دەوڵەمەندە بە کالیسیۆم و ڤیتامین A و D و بۆ هەموو تەمەنەکان گرنگە بە تایبەتی مناڵ و ژنی دووگیان. لەگەڵ شیری ئاڵتونسا پاکژی و سروشتی و لەزەت بەدەست بێنە. شیری وشکی ئاڵتونسا بە سوودە تامێکی ڕاستەقینەیە. بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا. ئێوارانی ڕەمەزان. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا ئەمە لە کوردەواریا زۆر زۆر گرنگی پێدەن بە تایبەتی لە مەنتیقەی هەورامانە خۆیان دروستیەکەن و زۆرینەی بەتەمەنەکان خەڵکت بەتەمەنەکانیان ئەم کوڵەباڵانیان لەبەرایە لە کوردەواری ئاڵەن بەس پشت موهیمە ینی پشتت لە کاتی بارانبارینە پشتت تەڕ ببێ سەرماتە بێ یا پشتت ینی شتی ینی وەلحاصڵ شتێک نەبێ دایپۆشێ کە پشتت تەڕ بوو یا کە پشتت سەرمای بوو ئیتر جەسەشت سەرمایە بێ و بە جۆرە لە جۆرەکان کەسیراوی بەڵام کە پشت سەرمای نەبوو ئیتر دایمە شوێنەکانی تریشت جۆرێک لە جۆرەکان ینی بەو شێوێ سەرمان نابێت بۆیە ئەمە دروست کردووە بۆی کە لە پشتی ینی بە جۆرە لە جۆرەکان هەوا لێ نایە یاخود ئەم بابەتە کە بریتە لە لبات سەرما نایبڕێ هەتا هەندێکانەیە هەر بارانیش دانایە ینی کە ئەمە لەبەرا بوو بارانیش لێ بە جەستە تەڕ نابێ.
بچووکە بێ ئەمە ڕاستە بۆ تۆ نابێت بۆ تۆ نابێ بۆ تۆ نابێت بۆی گەورەترە بێ ئەمە شتێکی جوانە ئەمە خوێنەوە بزانم ئەمە ئەم جۆرە خوێنی پێڵێن جاران خوێن کردوتە ناو ئەمەوە خوێن کردوتە ناو ئەمەوە چوونە دەرەوەی ئاوایەکە لە شوێنێکی دوور مەڕیان خوێیەوە حیوانیان خوێیەوە بەم شوێژ دەکرێتە شەن ئەمەش نانەشانەیە یاخود عومەری دزەیش بۆ خۆی ئیڵێ ئەمەش نانەشانە یاخود لە هەندێک شوێن وا پێڵێن سەلەشی وازانم پێڵێن ئەمە نانی تیری لەسەر تەڕەکەن لەسەری دانێن هەندێکی تریشی پێکەن بۆ نمونە جاران لە مەولود یا لە شایەکانە پڵاویشان پێ کردووە واتە برنجەکان خزۆتە سەر ئەمە پاڵاوتویانە بەخێر بێنەوە چیەکەڕن باشە ئەمانە چەندێکی کوردەوارین بە بۆچوونی ئێوە لەوانە لێ بزانن ئەمانە هەمووی کوردەواری نییە بەس چی کوردەواری ئەو هینە چی پێگوترێ لە هەندێک شوێن پێڵەن هەوری ئەو سەرپۆشە سرکەیی نازەم چی پێ ئەمە نەخشاندنەی بە بۆچوونیەوەی خۆمانە ئەوە لە بۆ جلی کوردی بەکارهێنرێ بۆ جلی کوردی بەکارهێنرێ بۆ سەرپۆشەوە نییە ئەی تۆ لێ بزانی ئەمە بۆچی بەکارهێنرێت خوا بێ زەحمەت دادەجیان ئەمە حەزەکەم هەر جەنابێت ئەمە بۆچی بەکارهێنرێ وڵایە ئەمە جاران وەکو من زانی ئەمە خوێتە کراوە ئافرین دەست خۆش خوێن بوو حیوانان پێ خوێیە نە هەر لە ناوماڵی شابینی و ماڵیان واسیۆ لە بەرەوەی لێ نازان ڕەش و شتیوان ناکە وڵای ئەمە تازەیە ینی ئەمە خوێ تێکراوە خوێەکەش هەڵواسراوە بۆی تەڕەشۆ دەست خۆش دەست خۆش چیتری کوردەواری بە بۆچوونی ئەمان چیە ئەمە مهمە کۆڵەوانەیە کۆڵوانە خەریکە مۆ دیێتۆ باشە لە هەندێک شوێنەڵەن چەفتە ئەمە هەرەمە نییە هەرەمەیە چەفتە هینە ئەمەی وەکو لە چ گوایە ئەو سێ گۆشەیە ئەمان کۆڵوانەیە کۆڵوانەیە هەک بە تێڕێەوە بزانم ئەخرێتە سەر حیوان سەر وڵاخ ئەمەش گوترێ هەک بە ئەوە تێڕ و خورجوو تخوا ئەمە هەر خوێنە ئەمە لە شوێ دروستیەکەن ئەمە طبعا ئەمە بەدهینە ئەمە سەر و کڵاوە ئەمە ناڵێت ئەمە تجاری نیشاعەیە چی بە مەیلی خۆت لەوێ بۆ ئەها خۆی ئەمە چییە پێستەکە ئیشاعەیە ئیشاع بەڵێ ئیشاعەیە ئەو پێستە نییە پێستەکە ئەکادیمیە ئەکادیمیە بەس ئەکادیمێکی وان نییە بس لما زیاتر تجاری یعنی دەفێکی ئاوا بای چەنە دەفێکی ئاوا ئەمە گەورەکەی بە 500 مەش وڵای هەرسە ئەمە بەکارەکەیەوە ئاوا
بەڵێ خۆشەویستان ئەم ئێوارەیەش بەرنامەکەمان گەشتە کۆتایی بەو هیوایی کە شتێکمان پێشکەش کردبن کە لانی کەم ئێوە لێ ڕازی بن بەجێتان دێڵم لە ناو کللتور و ژیانکردن و واروەها دەستڕەنجینی ناوچەی هەورامان تاکو بە گەشتێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم یانەتان ئاوا بوو.